تەوەری دومی بەرنامەکەمان لە تەوەری یەکەم لەگەڵ شارەوانی ڕانی قسەمانەکە کە باسمان لە گرفتەکان و پرۆژەکانی ئەو سنوورە کرد. لە تەوەری دووەمە باز لە دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمەکەین کە چەند ڕێنمایەکیان دەرکردووە. جا بۆی بزانین ئەم ڕێنمایانە چین و کار و پرۆژەکانی هەم دەستەی پاراستنی ژینگە و چاکردنی ژینگە لە هەرێمی کوردستان وە چۆن ئەتوانین ژینگەیەکی تەندروست و ژینگەیەکی پاکمان هەبێت. قسە و گفتوگۆکەین لەگەڵ دکتۆر سەنعان عەبدوڵڵا وتەبێژی دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێم کە ئەم بانیە بەسپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمانایە. دکتۆر بانیت باش و سڵاوت لێبێ. ئەمە یەکسەر بۆ دەست پێ بکەین، یعنی بزانین ئەم ڕێنمایە تازانە چین کە بڵاوتان کردوێتەوە و کاری لەسەرەکەن. ڕێنمایەکان زیاتر بۆ خزمەتی هاوڵاتیانە یاخود بۆ دروستکردن و بەڕێوەچوونی پرۆژە و بابەتەکانی ترە؟ بەیانیتان باش، سڵاوتان لێبێ، سپاس بۆ ئەم دەرفەتە. بێگومان ئێمە کە وەکو دەستەی پاراستن چاکردنی ژینگە وەکو دامەزراوەیەکی بەدواداچوون و چاودێر و هەماهنگ هەموو کاتێک کار دەکەین بە ئامانجی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان. لە بۆ مەبەستە ئێمە ماوەیەکە وەکو بابەتی تیشک چەند ڕێکارێکی پێویست بوو بۆ ئەوی بتوانین ڕێکی بخرێتەوە و هەماهنگ بین لەگەڵ دەستەی وزەی ئەتۆمی عێراقی بۆ ئەوی بتوانین ئێمە وەکو هەرێمی کوردستان کار بکەین بۆ پاگڕاگرتنی هەرێمی کوردستان لە پاشماوەی تیشک دەر و هەمان کاتیشدا ئەگەر هەر پاشماوەیەکی تیشک دەرێش هەبێتن بۆی بتوانین چارەسەری بکەین. بۆ ئەم بابەتە ئێمە کۆبوونەوەکی لەس ئاستی باڵە ئەنجامدرا لە شاری هەولێر لە دیوانی دەستەی ژینگە لەگەڵ بەرپرسانی عێراقی بۆ ئەوەی بتوانین چ میکانیزمێکی یەکگرتو بدۆزینەوە بۆ ئەوەی هەماهنگ بین، هەمان کاتیشدا چارەسەری هەر پاشماوەکی تیشک دەر بکەین ئەگەر هەبی لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی عێراق و هەرێمی کوردستانیش پاگڕاگرین لە هەر پاشماوەکی تیشک دەر. بەڵێ ئەو پاشماوانەی کە تیشک دەرن وەکو چیت؟ خۆتان دەزان عێراق بە چەندەها شەڕ تێپەڕیە لە ساڵی 91ەوە تاکو ئێستا لە پێش 91ێکیش چەند شەڕێک ڕوویدایە. بۆیە ئێمە کە باسی ئەو پاشماوە تیشک دەران دەکەین لە ئەنجامی ئەو شەڕانەی کە ڕوویدایە بێگومان جۆرێک بۆم بگیان هەر شتێک بەکار هاتووی پێویستە ئێمە وەکو حکوومەت هێرێمی کوردستانی یان حکوومەتی عێراقیش بە هەماشێوە کار بکاتن لێ نەگەڕێن ئەو پاشماوەی کە تیشک دەرن لە ئەنجامی شەڕەکان کە بۆم بەکار هاتووە یان ئەو پاشماوەی کە تیشک دەرە لە هەر لە بارودۆخێک کە هاوردەی هەرێمی کوردستان کرایە پێویستە بەڕاستی چارەسەر بکرێتن. بۆ ئەم مەبەستە ئەمە ئەو کۆبوونەوە کراوە چەند ڕێکاریشمان بەڕاستی گرتوۆتە بەر بۆ ئەوی دەستەی ژینگە لە هەرێمی کوردستان سەرپەرشتی ئەم بابەتە بکاتن. چونکە بەجێرەی وزەی ئەتۆمی نێودەوڵەتی هەناردەکردن و هاوردەکردن و گواستنەوە و هەڵگرتنی هەر پارچەیەکی تیشک دەر پێویستە ئەوان ئاگادار بکرێنەوە بە هەمان شێوەش حکوومەتی عێراقی ئاگادار بکرێتەوە لە هەمان کاتیشدا دەستەی ژینگەش پێویستە هەماهنگبی بە ڕێگەی ئەنجامدانی میکانیزمێکی یەکگرتو لەگەڵ ئەو لایەنان. بڵێ کاتێ ئەو پلانتان هەیە بۆ نەهێشتنی ئەو بابەتانی کە تیشک دەرن و ئەو کەسانی کە بڕیارەکە ئەم بابەتانە کۆبکەنەوە ئەو چەکانە کۆبکەنەوە کە لەژێر زەوێن و هەن کەسانی بیانین یان کەسانی ناوخۆن. خۆتان دەزان ئێمە لە هەرێمی کوردستان دەستگامان هەیە، دەستگای پەیوەندیدارە بە بابەتی تەقەمەنی، بەڵام ئەمە چەند شوێنێکەنە شوێنی کۆکردنەوەی سیکرابمان هەیە. پێش ئەوەی ئەو سیکرابانە کاتێک کە ئەو کەلوپەلانە لەو شوێنە کۆ دەکرێتەوە پێویستە دوو پیشکنینی بۆ بکرێتن کە خاوەن گۆڕەپانەکە پێویستە ئەنجام بداتن. یەک پیشکنین بۆ تەقەمەنی تاکو هیچ بابەتێکی یان پارچەیەکی تەقەمەنی تێدا نەبێتن و دووەم تشت پیشکنینی مادەی تیشکاوەری یانی ڕووپێوێکی بۆ بکرێتن بۆ ئەوی گۆڕەپانەکە خاوێن بێتن لە هەر بابەتی تەقەمەنی و بابەتی تیشکاوەری. بۆ ئەم مەبەستە پێویستە خاوەن گۆڕەپانەکە بێتە دەستەی ژینگە، لە دەستەی ژینگە شەهادەیەک وەرگێتن بڕوانامەی پاچی گۆڕەپانەکەی لە مادەی تیشکاوەر و تەقەمەنی. لۆیە ینی ئەو بابەتە دەستە بابەتی فەرمانگەکانی ژینگەی شارەکان ئەوە لەلایەک لە لایەکی دیکەوە
ئێمە چەند وەزارەتمان هەیە کە هەندێک بابەتی تیشکاوەر بەکاردێنن بۆ مەبەستی با بڵێن وەزارەتی سامانە سروشتەکان لەوانەیە هەندێک بابەتی تیشکاوەر بەکاردێنن لە بەکاتی کۆمپانیا نەوتیەکان بەکاردێنن وەزارەتی تەندروستی بە هەمان شێوە بۆ بابەتی تیشکی وەکو ڕەنین و موگناتی سویان تیشتی ئاسایی هەندێک بابەتی تیشتی بەکاردێنن بۆ کارگەکانیش بە هەمان شێوە لەوانەیە پێویستیان بە هەندێک ماوادی تیشکاوەر هەبێتن لە ئەوانش پێویستە چاودێری بکرێتن بۆ ئەوەی بەڕاستی ئەو پارچە و ئەو پاشماوە تیشکاوەرانەی کە لەو وەزارەتانە هەبێتن نەگوازرێتەوە لەلایەکی تریشەوە ئێمە کارگەمان هەیە کارگەی ئاسنمان هەیە ئەو کارگە ئاسنانش پێویستە دەواازەی پشکنینی مادەی تیشکاوەر یان هەبێتن وەت وەکو سکانەرە هەر مادەیەکی تیشکاوەر هەبێتن پێویستە ئاگاداری لایەنە پەیوەنددارەکان بکرێتەوە و ئاگاداری دەستی ژینگە بکرێتەوە بۆ ئەوی بتوانێت چارەسەر بکرێتن و هەڵبگیرێت لە شوێنی تایبەتی خۆی. باش کاک دکتۆر ماوەیەکی زۆرە هەولێر بەدەست دووکەڵ و بەدەست ئەو پیسبوونی ژینگەوە ناڵێنێت کە لەلایەن ئەو شوێنانەی کە کاری نەوتەکەن بە نایاسایەوەی کە چەندین جار پارێزگاری و شارە و تیم و لایەنە پەیوەندیدارەکان هەوڵیان ناکە ڕێگری بکەن لە مەسفاکان. یعنی ئەم بابەتە بەکوێ گەیشتووە ئێوە وەکو دەستەی ژینگە وەکو دەستەی پاراستن و چاکردنی ژینگە چه هەوڵێکتان ناوە بۆ ئەوەی ئەم کارگانە یاخود ئەم شوێنە نایاسایانە دابخرێن هەر بەڕاستی ئەتوانن دام خەنیا ئەمانە هەر بەردەوام خەریکی پیسکردنی ژینگەن ینی بە تایبەت بانیان کە سێری هەولێرەکەی لە بەرزایەکەی کەیتە خوارەوە بەرەو شاری هەولێر ینی بەڕاستی یەک پارچە دووکەڵە کە سێری ئاسمانی شارەکەی. بۆ بابەتی باڵێن پاراستنی ژینگەی شارەکان و تایبەتی شاری هەولێر خۆتان دەزان لەو ماوەی ڕابردوورە چەند پرۆژەیەک کە ئەنجام درا لە هەرێمی کوردستان تایبەتی پرۆژەی کوژانەوەی مۆلیدەکان بەڕاستی کاریگەریەکی باشی دەبێتن لەسەر کوالیتی هەوای شارەکان بەڵام ئەومانایوەنی ئێمە هەر بابەتی کوژانەوەی مۆلیدەکان چونکە ئەمە سەرچاوی تری پیسکەری ژینگەشمان هەیە بۆ نمونەوەکو جەناب باسکرد کارگەکانە پاڵاوگەکانە بەڕاستی پاڵاوگەکان لە شاری هەولێر ئێمە زۆربەی زۆری پاڵاوگەکان بەجێری ئەو داتایی کە لە ژینگەی هەولێر ماوەگرتێ و لە پارێزگار نزیکەی نزیکەی 85یان داخراون ئەوان تریش پێویستە مەرج و ڕێنمای ژینگەیەکان جێبەجێ بکەن کردویانە مەرج و ڕێنمای ژینگەیەکانیان جێبەجێ کردووە کاک دکتۆر یعنی ئێوە ڕاستەوە خۆ لەگەڵ تەندروستی تاک لەگەڵ تەندروستی هاوڵاتیە ینی بەرکەوتەتان هەیە ئەوەی کە ئەو ڕێنمایانەی کە ئێوە دەریانەکان ئەو ڕێنمایانەی کە ئێوە بۆ پاراستنی ژینگایکەن کۆمەلگاکەمان دوورەکەوێتەوە لە نەخۆشی دوورەکەوێتەوە لەو نەخۆشیە ینی خەتەرناکانی کە ئێستا باوە لە ناو وڵاتەکە ڕۆژانەیە مای بیستین چەنەها کەس سەردانی نەخۆشخانەکانی نانەکەلی و نەخۆشخانەی هیواکە تووشی شێرپەنجا بێ بە بۆنەی پیسبوونی ژینگەوە یعنی ئەمە ڕاستەوخۆ لەگەڵ ئێوە پەیوەندیان هەیە ڕێنمایەکانتان ئاسانە یا ڕێنمایی قورس دەرەکەن یعنی بۆی بەها چۆنەڵێ بە ڕاشکاوانە قسە بکەین بەیەکەوە کاک دکتۆر. ئێمە کە کاتی باسی ژینگە دەکەین ئەمە ئەو ژینگەی کە تێدا دەژین ڕێگەزەکانی ژینگە چیار ئاو خاک و هاو هەمە جۆری زیندەوەرانە وەکو دەستی پاراستن چاکردی ژینگە ئامانجی ئێمە چیە تەندروستی گشتیە کە تەندروستی گشتی جواتە ئەمە بتین کار بکەین لەسەر باشترکردنی کواڵیتی هەوا چاکردنی ئیدارەدانی ئاو هەلەمان کاتێشە کواڵیتی خاکەکە وا لێ بکەین کە بتوانێت سوودی لێوەگرن لە بۆ مەسلەی ئاسایشی خۆراک بە هەمان کاتێش بۆ ئاوەکەش بۆ ئاسایشی ئاو لەبەرەوەی ئەو دوو بابەتە زۆر گرنگی بۆمانەوەی هاوڵاتی لە ئەو شوێنەی کە تێدا دەژیتن بۆ ئەمە بەستا ئێمە ئەو ڕێکارانەی یا ئەو ڕێنمایانەی کە دەرمان سواندووە بەڕاستی ڕێنمایەکان زۆر قڕز نینە بۆ نمونە ئەمە ئەو پێوەرانەی کە باسی پاڵاوگەکان دەکەین پێوەرەکان پێوەری باشن بۆ ئەوی بتوانن ئەو پاڵاوگانە کار بکەن و بە هەمان کاتیژدا کەمترین دەردانی گازی ژەهراویەکانیان هەبی یان گازە زیان بەخشەکانیان هەبی پێوەرەکان و هەبوونی فلتەری هەوایە هەبوونی یەکەی چارەسەری ئاوە هەبوونی یەکەی چارەسەری پاشماوی شل و قڕەقەکانە هەبوونی تاقیگەیە یعنی هەبوونی ڕوبەری سەوزایە ئەمانە هەڕێکارێکن کە بەڕاستی ئەوەنەی کە خاوەن پرۆژەنەیان و بەرهێنان دەکەن
ئەوانە زۆر لەلایەن ئاسان چکە تێچوێکی وای ناچێتن بەڵام ئێمە کاتێک دەرن پێویستە مەرج و ڕێنمایە ژینگەیەکان یان پێوەرە ژینگەیەکان جێبەجێ بکەن ئەمە ئەوەیە کە باسی لێوە دەکەین بۆیە زۆربەی زۆری پاڵاوگەکان ئەگەر تەمەشا بکەین زۆربیان داخرەوە ئەوان تریش پێویستە ئەو مەرج و ڕێنمایە جێبەجێ بکەن لە هەمان کاتە ئەو مەرج و ڕێنمایانەیە کە با وەزارەت سامانە سروشتەکان کە بڵاو دەکات و پێویستە جێبەجێ بکەن بۆیە ئەمە تیمی چاودێریمان هەیە ئەو تیمە چاودێری بەردەوام دەوری بە دوواداچون بۆ ئەم بابەتە دەکاتن هەر کاتێک لە هەر شوێنێک بابەتێکی پێشێلکاری هەبێتن ئەوە لایەنەکەی بەرامبەر پابند دەکات پێویستە یانەوە ڕێکاری یاسا یانەوەتە پابندی مەرج و ڕێنمایەکان. بەڵێ دکتۆر باسی هەبوونی سەوزایی کرد لە ئێستادا لە هەولێر پشتێنێکی سەوزایی دروستەکرێت بە چواردەوری هەولێرە ئەمە تا چەند ئەو کاریگەری خراپانەی کە لە هەبوونی هەوای پیسی هەولێرە هەیە نایهێڵێ و ئەمە چەندێک دەخایەنە بۆی کە ئەم پرۆژەیە تەواو ببێ. وڵی پرۆژەکە پرۆژێکی زۆر گەورەیە یعنی وەکو دەستەی ژینگەی وەکو لایەنێکی چاودێری بابەتەکە دەکەین پیشبووهبوونی پشتێنەی سەوز بەڕاستی کاریگەرێکی باشی دەبێتن لەگەڵ ئەهبوونی ئەو پرۆژانێک کەمە باسمان کرد بۆ ژینگەی شاری هەولێر و بۆ باشترکردنی کواڵیتی هەوا شارەکە باشتر دەبێتن ئەوە بە درێژی 70 کیلۆمتر بە پانی 2 کیلۆمترە داری تێدا چێت بە تایبەتی داری فستق و زەیتونە کە بۆ زۆنی یەکەم بۆ زۆنەکان تر جارە دیاری نەکراوە هەبوونی ئەو دارانە بەڕاستی کاریگەری دەبێتن بۆ ئەوەی هەم لە لای ئابوووریەکە و هەم لە لای ئەوەیە بتوانین ڕێژەی گازە ژارەکان تێدا کەم ببێت و کواڵیتی هەوای شاری هەولێر بەرەو باشتر بڕواتن بە هەماشی و کاریگەریەکانی خۆڵبارین کەم بکاتەوە لەبەرەوە ئێمە لە بارودۆخێکدانە کە هەموو عێراق و ناوچەکە لە ئەنجامی گۆڕانی کەشوهەدا هەوا ڕوبەڕووی بۆتەوە بۆیە هەبوونی ئەو پشتێنە سەوزە زۆر گرنگە بۆ شاری هەولێر بۆ شارەکان تریش بە هەماشیەوە گرنگە بۆ ئەوی بتوانین کاریگەریەکانی گۆڕانی کەشووا کەم بکەینەوە بە هەمان کاتێشدا کواڵیتی بە هەوا باشتر بێتن و پلەی گەرماش تا حدێک بەڵانسی بدەینێ بۆ ئەو پلەی گەرمای کە بەرز دەبێتەوە بۆ ساڵ بە ساڵ. بەڵێ دکتۆر لە ئێستەیە وەکو ئاشکرا ینی لە زۆربەی شارەکانی هەرێمی کوردستان پرۆژەی نیشتە جێبوونی زۆر دروستەکرێن ینی ئەوەی کە پێوترێ سیتیەکان ئەمانەش مەرج و ڕێنمایی تایبەت بە خۆیان هەیە بۆ ڕێژەی سەوزایی بەڵام قسەیەکی زۆر لەسەرەوە کرێت کەسێک خاوەن پرۆژەیە کە پرۆژەیەکی هەیە یەت ئەڵێ لە ماسەر پلانەکان نووسیوێتی لە 130 بۆ لە 140 ئەم پرۆژەیە سەوزاییە و ئۆکێ و موافقەتی ئێوەشی پێدراوە بەڵام دوایی کە پرۆژەکە تەواوەکەی سەرگی لە 110 سەوزایی نییە ینی ئێوە بە دوواداچون بۆ ئەم کەیسانە ئەکەن ئەمانە چۆن ڕوبەڕوویانە بنەوەیە چۆن ئیجراعاتیان لەگەڵاکەن عنی کابرا 20 ئیماری بەرز کردوێتەوە بەڵام سێرەکەی 50 داری ڕوانەوە لە 105 مەشروعەکەی کردووە بە سەوزایی ئێوە چۆن ڕوبەڕووی ئەم کەسانە ئابنەوە ئەم مەشروعانە ئەم سیتیانە ئابنەوە. ئێمە وەکو دەستی پاراست و چاکرجگە یاسامان هەیە بل هەمان کاتێژ ڕێنمانیشمان هەیە ڕێنمایی بۆ پۆلینکردنی پرۆژەکان و پێدانی ڕەزامەندی بەگوێرەی ئەو ڕێنماییە هەر خاوەن با بڵێن وەبەرهێنەرێک یان خاوەن بەرژەوەندێکی ئابووری هەبێتن یان کارگەیەکە یان هەر شوێنێکی نیستە جێبوونە پێویستە مەرج و ڕێنمای ژینگەیەکان و پێوەرە ژینگەیەکان جێبەجێ بکاتن بۆ مەبەستی بابەتی سەوزایی ئێمە کاتێک کە ئەو پرۆژانە کە دێنە دەستی پاراستن چاکردنی ژینگە ئێمە لە یەک لەو ڕێکارانەیە بۆ پێدانی مۆڵەت ڕەزامەندی ژینگەیە ئێمە هەر کاتێک بزانین ئەو ڕەزامەندی ژینگەی لێ سەحب دەکەنەوە یان نایدێنێ کاتێک بزانین ڕێژەی سەوزایەکەی لەو ڕێژەی کە باسی لێوە کراوە لە ڕێنمایەکە کەمترە و ئەگەر ئەو پرۆژەیە کە پێشتر لە پێش یاسای دەستی پاراستن چاکردنی ژینگە هەبوونی هەبووە وەکوی تەواقع حالیش و یان هەبوونی هەبووە پێویستە لە بری سەوزکردن ئەنجام بداتن ئێمە ئەو 5 ساڵی ڕابردوو نزیکەی 858 دۆنم لە ڕوبەری سەوزاییمان زیاد کردووە لە بری لە ئەوش پێدەڵن لە بری سەوزکردن ینی بەدەر لە هەبوونی ئەو بەڵێ 858 دۆنمە یعنی کەواتە هەر پرۆژەیەک بەتابەتی پرۆژەکان نیشتە جێبوون کە جەنابەت باست کرد ئێمە ڕەزامەندی ژینگەی نادێنێ ئەگەر ئەو 125 ئەنجام نەداتن یان نەیکاتە ڕوبەری سەوزایی هەر کاتێکی کە ڕوبەری پێشێلکاری کردبی دەبی لە شوێنێشتر لە بری سەوزکردن ئەم ڕوبەرەی با بڵێن پێ دیسان دەچێنینەوە یان زیادی دەکەین.
بەڵێ دکتۆر وەک دەزانین ئەم ساڵ بەشێک لە ناوچە جیاجیەکانی کوردستان ئاگر دەکەوتەوە ئاگرە زیانی زۆری هەبوو هەم بۆ ژینگە هەم بۆ هاوڵاتیانیش لە ژینگە بەشێکی زۆر لە دار و درەختەکان ئەسووتان و هەم دەبووە هۆی ئەوەی کە کەشوهەوا زۆر پیس ببێ و دارەکانیش لەناو بچن ئێوە وەکو قەرەبوو چی دەکەن بۆی کە قەرەبووی ئەو دار و درەختانی کە لەناو چوون قەرەبوویان بکەنەوە بۆی کە ژینگە بگەڕێتەوە سەرباری خۆی باری ئاسایی خۆی بەڕاستی بەداخەوە بابەتی سووتانی دارستانەکان و باغەکان یەک لەو بابەتانی ساڵانە ڕوبەرووی هەرێمی کوردستان دەبێتەوە خۆتان دەزان ئێمە لە ساڵی 1950 تاکو ئێستا نزیکەی 150 ڕوبەری دارستانەکانمان لە دەستدا لە ئەنجامی یەک هەوکارە سەربازی و سیاسیەکانە دووش لە ئەنجامی ئەو گۆڕانکاریانەی کە لە کەشوهەوا ڕوویدایە سێم تیش لە ئەنجامی ئەو داربڕینەوانەی کە هاوڵاتی ئەنجامی داوە بۆیە بەڕاستی هەبوونی ئەو دارستانانە گرنگێکی زۆری هەیە بۆ دەستەی بۆ ژینگە بۆ باشترکردنی کواڵەتی هەوا بۆ ئەوەی بوو هەبوونی هەمە جۆری زیندەوەران و لە دەستدانی ئەم ڕوبەرە بەڕاستی پێویستی بە قەرەبووکردنەوە هەیە ئەویش لە ڕێگای ڕێکخراو نێودەوڵەتیەکان یان لە ڕێگای پارێزگاکان بەڕاستی بۆ ئەوی هەڵمەتێکی گشتگیر ئەنجام بدرێت بۆ ئەوی دووبارە ژیانەوەی ئەو شوێنانە و هەر بە هەمان شێوە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستانی زۆر گرنگە بۆ دابینکردنی بودجەیەکی پێویست شایستە بۆ ئەو شوێنانە چونکە هەبوونی ئەو دارستانە یان ژیانەوەی ئەو دارستانانە سوود بە ژینگەی هەرێمی کوردستان دەگەنی لەلایەشترەوە سوود بە هاوڵاتیش دەگەینێتن و سوود بە هەمە زۆری زیندەوەرانیش دەگەین کە یەک لە ڕەگەزەکانی ژینگەی بۆ هەرێمی کوردستان لە کۆتاییشدا تەندروستی هاوڵاتی لەلایەمە زۆر گرنگە لە نەمانی ئەو دارستانە وا دەکاتن ڕێژەی ڕوبەری سەوزاییمان لە دەست بدەین هەمان کاتشدا بابەتی بە بیابانبوون زیاد دەبێتن لەو ناوچانە بۆیە گرنگە هەموو لایەنە پەیوەنددارەکان هەم حکوومەت و هەم پارێزگاکان یان ئیدارە حکوومیەکانی پارێزگاکان پێویستە کار لەسەر ئەم بابەتە بکەن بۆ قەرەبووی ئەم شوێنانە بکرێتەوە بە باشترین شێوە. باش دکتۆر دواتر یینە سەر ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان و لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بەڵام پێشەوە بابەتێکی گرنگ هەیە کە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر تەندروستی هاوڵاتیان هەیە و چەندین کۆبوونەوەشتان لەسەر کردو ئەویش پاژماوەی نەخۆشخانەکانە هەم نەخۆشخانە حکوومیەکان ئەم نەخۆشخانە تایبەتەکان یعنی هەمومان نەزانین ئەو کەرستانەی کە نەخۆشخانە بەکاریهێنێ ئەو پێداویستیانەی کە بەکاریهێنێ نابێت تێکەڵی پاژماوەی تر ببێ جا ئەو پاژماوەیەکی وشکەیی بێ یاخود پاژماوەیەکی تەڕی بێ کە تێکەڵ بە مەجاریەکانی ناو گەڕەکەکان و ناو شار ببێ ئێوە چەند جارێک کۆبوونەوەتان کردووە و پارەی پێبژاردنتان داناوە بۆ ئەم نەخۆشخانانە لێسەیە نەخۆشخانەیەکی زۆر بوونی هەیە لە هەرێمی کوردستانە چ نەخۆشخانەی تایبەتەکان بێت چ ئەهلیەکان بێت ئەم بابەتە بەکوێ گەیشتووە دکتۆر چۆن کارتان لەسەر کردووە توانیتانە کۆنتترۆلی بکەن وەکو دەستەی ژینگە و پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان بەداخەوە ینی ئێمە بابەتی پاشماوەی مادە پزیشکیەکان یان کەلوپەلە پزیشکەکان یەک لەو بابەتانەیە بەڕاستی کاریگەری هەیە لەسەر تەندروستی هاوڵاتی بۆیە تێکەڵکردنی بەڕاستی یەک لە بابەتانەیە کە پێویستە ئەمە ڕێگری لێ بکرێتن پێویستە هەڵوێستە هەمان هەبیتن وەکو دەستی پاراستن چاکردنیگەیان پێویستە کار بکەین لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان لەسەر باشترکردنی ئەم بابەتە ئەویش لە ڕێگای کۆکردنەوەی لە شوێنێکی تایبەت و هەروە هەبوونی مەحرەقەیەک بۆ ئەوەی بتواندرێت سوودی لێوەربگرێتن ئەو مەحرەقەیە بڵاو نەبێتەوە لەگەڵ پاشماوەی هاوڵاتی یان پاشماوەی شارەوانیەکان چونکە هەبوونیان و تێکەڵکردنیان یەکەم کار دەکاتە سەر خاک کواڵەتی خاک چونکە ئەم پاشماوە پزیشکیانە ئەو مادە کیمیایانێ تێدایە کە کاریگەری دەبێتن لەسەر کواڵەتی خاکەکە بە ماوەیەکی درێژان کار دەکاتە سەر بەڕاستی ئاوی ژێرزەوی لە کۆتایی داژە کار دەکاتە سەر تەندروستی هاوڵاتی بۆیە ئێمە وەکو دەستەی ژینگە بەڕاستی وەکو جەناب باس کرد ئەمە ڕێنمایی هەیە لەسەر ئەساسی ئەو ڕێنمایە ژمارە 2 ساڵی 2023 کە هەر خاوەن مستەشفایەک یان ئەو خاوەنی کە کەلوپەلی پێداویستی پزیشکیان هەیە یان پاژماوەی پزیشکیان هەیە پێویستە چارەسەری ئەم پاشماوانە بکاتن یان ئەو هەڵگرتنیان بۆ تاکو بگەێنرێتە نزیکترین شوێن کە مەحرەقەیە بۆ سوتاندنیان
بەڵام کە ئەو کاران ناکرێت بەڕاستی ئێمە ناچارین لە لای یاساییەوە بەڕاستی ڕێکاری یاساییان لە بۆ دەکەین بۆیە گرنگە ئێمە بە هەماهەنگی هەموو لایەکان کە لایەنی جێبەجێکارن کار لەسەرەوەی بکەین بتوانین چۆن چارەسەری بکەین. بەڵێ دکتۆر کەواتە با بێنە سەر دواپرسیار ڕێژەی سەوزایی لە تەواوی کوردستانە چۆنە؟ بڵێ ئێستا ڕێژەی سەوزایی ئێمە زۆر جار دکتۆر پێشمان بڵێ چ شوێنێک سەوزایی لە هەموو شارەکان باشترەوە چه شارێکشمانەیە کە ڕێژەی سەوزایەکەی کەمترمێ؟ بابەتی ڕێژەی سەوزایەک لەو بابەتانەی بەڕاستی تۆزێک پێویستە زیاتر ورد بە ورتر لێ بکۆڵینەوە پێویستی بە داتا و بەڕاستی لێکۆڵینەوەی زیاتر هەیە بەڵام ئەمە دوو داتا هەیە زۆر جارمان پشتی پێوە دەوەستین ئەو داتایانە ئی وەزارەتی شارەوانیە کە لە سنووری شارەوانیەکان باسی لە ڕێژەی سەوزایی دەکاتن ئەوەی تریش لە سەر بە وەزارەتی کوشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوە کە ئەویش دارستانەکانە کە لە دەرەوەی سنووری شارەوانەکانە ئەو داتایی کە لە وەزارەت شارەوانەیەکەیە کە با لە ڕێگای GI ئێسەوە کردویانە بە ڕێگای سەتەلایت و ڕێکخراوەکی نێودەوڵەتی پێمان دەڵێ نزیکەی لە 13 ئەوەی وەزارەتی شارەوانی دەڵێ نزیکەی لە 120 لە بەرەوەی وەزارەتی شارەوانی دار و باخچەکان و چیمەنەکان هەژمار دەکاتن وەکو دەستەی ژینگە ئێمە لەلای ئێمە دار بە ڕێژەی سەوزایی حساب دەکەین هەژمار دەکەین بۆی ئەگەر تەمەشای ڕێنمایەکانی ئێمە دەکەین دەڵێن لە 125 ڕوبەری سەوزایی داری هەمیشە سەوز بێتن کەواتە دارە لە ئێمە ڕێژەی سەوزایە بۆیە هەبوونی ئەو داتایانە وا دەکاتن ئێمە بڵێن نزیک بوونەوە لە 120 بەڵام ئەمە بۆ ئەگەر بچینە ستاندەری جیهانی پێویستە هیچ ئامارێکە لە بەردەستانیە کە چ شارێک ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان لە هەموو شارەکانی تر زیاتر بێ ئیتر بە دایرەوە شوێن لە تا شوێن مەسەن بۆ نمونە بەڵێ شوێن هەتا شوێن هەیە مەسەن بۆ نمونە لە شاری دووەک هەندێک شوێن هەن ڕێژەی سەوزایی زۆرە لە شاری سلێمانی هەندێک شوێن هەنە ڕێژەی سەوزایی زۆرە بەڵام ئەگەر بە تێکرا وەربگرین ئێمە دەڵێن نزیکەی 120 بەڵام پێویستە ئەو هەڵمەتانەی دارچاندن زۆر جەختی لێ بکرێتەوە دروستکردنی باخچە و پارک زۆر گرنگە پاراستنی دارستانەکان زۆر گرنگە تواوەکو بپارێزین لە سووتان دوور بکەوتەوە لە سووتان ئەوانە هەموو کاریگەری دەبێتن بۆ ئەوی ڕێژەی سەوزایی باشتر بێت نازانم دوکتۆر هەرچی ماکرددانە پیانە ناکە چ شارێک ڕێژەی سەوزایەکەی زیاتر بێ هۆکارەکەی چێقەی ناکە بزانین لە بەرنامەکانی ترا ئەو شتە لێ وەربگرین ئەو زانیاریە لێ وەربگرین زۆر سپاس بۆ دکتۆر ساران عەبدوڵڵا وتەبێژی دەسەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێم کە ئەمبانی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان نابێت.